سڵاو ڕێز بۆ عەشرەت ڕێز و احترام بۆ هەر هەموو لایەکتان کەس تەلەفۆن نەکات لە بەرێ کاتی تەلەفۆن نەماتەوە و سەردەمی لایڤە ئەرە وەڵا با نەقڵیکەم بۆ هەندێک جێگای تر بەڕێزان و خۆشەویستان جا پەلەم لێ مەکەن عەزیزانی ئارام ئەحمەد ئێسا وردە ئێمە خزمەتتان ئەمشەو بابەتەکانمان زۆر جدی و زۆریش باشە هەمووتان بەخێر من عەزیزانی من بەخێر بێن سەر چاوەکانی ئارام ئەحمەد هاتن خۆشەویستانی من کاکە ژیان تەلەفۆنم بۆ مەکە بە قوربانەی بم کابرای شیرینم لەبەرەوەی کە ئیتر لە کاتی لایڤەکەیان بەساقە بم باوکی باوکم باشە بە قوربانێ بم تەلەفۆنەکە تەواو کاتی تەلەفۆن نەما عەزیزان سپۆرتە شتەکان باشە یعنی هەموو شتێک ئەم کامێرە شتە نەنە تەواو کابرایشی بێعەیبم خوا عەیب لە باش عەزیزان خۆشەویستان هەمووتان بەخێر بێن سەرچاو خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە هەروە یەک دوو دەقیقە ئەوەسین تا هەموو بەڕێزان کۆبنەوە ئەو کاتە ئەچینێ ناو قسە و باسەکانمان هیوادارم کە ئەم شەو بتوانم هەموو ڕاستیەکانتان بۆ ڕوون بکەمەوە و ئەو مزایدە و ساختەکاریەی کە جەماعەتی دەباشانیەکان و ئەلەم بابەتانە ئەیانەوێ خەڵکی پێچەواشەکەن هەموو ئەوانە بە فڕوفیشاڵ ناوزەدە بکەین و خەڵک وەکو چۆن هەزار فاکتان بە فیچێکمان کە هەموو ڕاستیەکان بۆ خەڵک ڕۆل بێتەوە نەک کۆمەڵێک ئەرشیف دز و بە بنەماڵە دز دامێژن خۆیانکەن بە ئاشەفیشەی بەسەر عالەمە و کۆمەڵێک قسەی قۆڕ بخرە ناو بازاڕەوە هەمووتان بەخێر بێن خۆشەویستان عەزیزانی ئارام ئەحمەد جارێ سەرەتا بە یەک دووشت دەست پێکەم لەسەر سەرۆکی دژەترۆر کابرای ناوی چییە ئەمەی هەڵەبجەیی ئەوەی کە خەریکی ماسیگرتن بوو هەڵەبجەیی تامان 3-4 دەقیقەیە ڕوونکردنەوەیکی یاوە کورد قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ دوو پشکە لە خۆی بەشکە جا ئەگەر تۆ لە خۆ بەشگنی زەحمەت نەبێ ئەم ڕوونکردنەوەی بۆچی یاوە ئەمە یەکەم دووهەمیش تۆ لەم ڕوونکردنەوەیە زۆر درۆ کردۆ لە حەقیقەتە فەرموویەشی کەمە چیت ئەڵێ ئێمە فێر نین خەڵک و حیزب و سەرکردەکانمان بۆ کورسی و بۆ پۆست و بە ژۆنی کەسی بفرۆشین ئەمە قسەی تۆیە باشە کاشی خۆم تۆ پۆلیسێکی ئەو سەسنوورە بوویت لاهوری شێرجەنگی تۆی هێنا کردیتی ئابم شتەی کە ئێستا هەی لە دواییە زۆڵانە بە پارە و بە سەیارە خۆتی فرۆش واتە سەرکردەکەی خۆتی هەڕاج کرد بۆ پاڤڵ تاڵەبانی بەیانیش پاڤڵ ئەفرۆشی لە پێناوی بەشەوەدی خۆتە لە مێژووی با بڵێن بۆ نمونە ئەگەر سەری جەنگیزخان کەیت جەنگیزخان کاتێک زەلامێ یە بۆ لای ئەڵێ من سەرۆکەکەی خۆم کوشتۆ هاتووم بۆ لاتۆ ئەم نەک هەلوەری ناگرێ ئەڵێ بڕۆن بیکوژنەوە یان دەریکەن لەبەر ئەوەی ئەوە سەرۆکەکەی خۆی کوشتووە ئێتر کەسێکی خائینە نابێ ئەو بێتە لای ئێمە بۆیە جەنگیزخان هەمیشە کابرایەکی سەرکەوتوو بۆ لە هەموو شتەکانە لەبەرەوە تۆ ڕوونکردنەوەکەت بۆیە داوە لەبەرەوەی کە ئەوەی ئەمڕۆ ڕوویە کۆمەڵێک هەوڵی دزی و جەردەییە لە ئاسەداژیکاری بە دزی پاڤێڵەوە کردبووت بۆیە شتەکە ئاوای لاتووە ئەجیناوە نەبێ پاڤێڵ دژی گەندەڵی بێ و دژی دزی بێ و قسە قۆڕ و قسە پوچانە ئێستا باسی هەموویەکەین لەبەرەوە تۆ خۆت کەسێکی لەو دز و جەردانە لەو مافیایانە لەو هەتا زۆر جار ئەڵێم مافیا بەڕاستی عیبە مافیا کۆمەڵی ئەخلاقی هەیە ئێوە ئەو ئەخلاقەشتان نییە تۆ خۆت سەرکردەکەی خۆتی لە پێناوی پارەیە فرۆشت بە پاڤڵ بەیانی ئەویش ئەفرۆشی لەبەرەوە ئەو قسانەی کردوتە برینەکانی دەرمان ناکا کاکی ماسی فرۆش ماسی گری نازان ماسی فرۆشی چی باش ئەوە هەروە کورتەوەڵامێ بوو بەو بابایە بەو عەلی بابایە عەزیزان ئەم شەو لە خزمەتان نابم بۆ وتنی کۆمەڵی حەقایق ئەوەش بێنمە ئەملاوە بۆی کە جارجارە تونیم بوو ئەوە دەسێکی بۆ پشێشم بۆ زاوە خۆمەوە طبعاً من لە چەتەکانی شاخەوە دەست پێکەم زۆر بە ئارامی و بەهێواشی لەگەڵ ڕێزم بۆ ئەو پیاوە جوانانەی کە کاتی خۆی بە هەڵا ڕێیان کەوتە ناوێشێتی یا حیزبەکانی تر و لەگەڵ حرمەتما بۆ ئەوانەشی کە شەیر کراون من دەزانم لە هەموو جێگایەکە پیاوی جوان هەیە باشە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە زۆربەی هەرە زۆری بەڕەهایی
بە تایبەتی کۆمەڵەکان و سەرانی یەکێتی یەک کەسیانتیان نەبووە پۆستێکی هەبێ دز نەبوو بێت جەردە نەبوو بێ بەڕاستی یەک کەسیشی تیان نییە. چۆن برایم جەلال لە کتێبەکەیە ئەڵێ لە شەڕی بێتواتەیە پێشمەرگە مانگەیە سەرەبڕیە مانگەیە نەکوشت تەنها لەبەر خاتی جگەرەکەی یعنی جگەرەکان ئەخوارد و گۆشتەکان فڕێدا ئەڵێ ماڵ نەما لە بێتواتە تاڵانی نەکەن وە دزی لێ نەکەن. هەڵەبجێشمان بیریێت چۆن ئەم پەنجەیەتان ئەبڕنێەوە هیچ نان و کچان تەنها لەبەر ئاڵقەزیێڕەکەی ئێوە لە شاخیشە هەرچەتە و دز بوون بەڕاستی. بۆیە ئەمانە ئەم کەلتورە کێویە پڕ لە دزی و بێشەرەفیانیان هێنایەوە بە دیاری و لەو کاتەوە ئەمانە سەرقاڵی دزی و جەدەین و بە ناوی کودایەتی و شۆڕش و سۆشیال پۆستاڵ و ئەم قسە قۆڕانەوە خەریکی دزی و تاڕانی و گیرفانفورکردن. تازە ئێوە بە تەواوەتی وا پوچ بوون وا دەستان بەتاڵ بووە وا بە دز و جەدە ناسراون مێژوو لەسەرەوەی لاپەڕەکانی خۆیان نووسیوەتی و تازە ناتوانن بە هیچ جۆرە خۆتان پاکەنەوە. ئێوە چی نەما داگیری نەکەن لە خودی مەسعود بازانیەوە لە جەلال تاڵەبانیەوە ئەم دزی و داگیرکاری و جەدەی و گیرفان پڕکردنەوە سەرچاوەی گرتووە لەوێوە گوێزراوەتەوە بۆ کوڕەکانیان بۆ کوڕی کوڕەکانیان بۆ کچەکانیان بۆ کچەزا و برازا و ئامۆزا و تیتکەزا و ئەم هەموو ئەمانە هەر ئەمەش بووەکە 30 ساڵە لەشکرێک دز و درۆزن و سەسەریان بەرهەم هێناوە و یەک پیاوی شەریف یەک جنی شەریف یەک کوڕوکشی شەریفیان تیا هەڵ نەکەوتووە بە تەحەداوە ئەم قسەیەک. هەتا ئەوەیشی کە لێن نزیک بۆتەوە وەکو خۆیان گەڕ و گوڵیان کردووە وە کردویانە بەدز. ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئینسانێکی شەریف ڕێی کەوتوێتە ناو ئەم زەلکاوەی تاقمەکەی جەلال و ئەمانە ئەوە ئەبێ ڕای کردبێ وڵات بەدەر کراوە نەیتوانیوە لەوێ بژی بەڕاستی. بۆیە من قسەم لە ڕووە خۆشەویستان ئەگەر جەلال تاڵەبانی یەک تۆست پاچی لە مەزەبیا هەبوایە خۆ ئەبوو ئەم تۆزە پاچی نەقڵ بوایە بۆ کوڕەکانی باشە ئەبوو کوڕەکانی وەکو خۆی پەروەردە بکردایە و ئەبێ فێری کردنایە کە زەڕێ بە ئەخلاق بن زەڕێ بە شەرەف بن زەڕێ کەرامەتیان هەبێ و هێندە دەستپیس و درۆزن و لووس و نامەرد نەبن بەڕاستی. لەبەرەوە پەروەردەی خێزانی هەمیشە ڕۆڵی هەیە بۆ مناڵەکان عەزیزان و خۆشەویستانی من. خۆ ئەگەر برای محمد ناخپاک بوایە و پیاوێکی شەریف بوایە و فیتنە نەبوایە خۆ ئەبوو تەربێتی کچەکانی دابدایە. بەڕاستی لە کاتێکا برای محمد لەگەڵ ژن و کچەکانیان گەورە بووە لە بەریتانیا کەلتوری گوایە بەریتانیشیان هەیە لە ڕاستیە خۆشەویستان. بۆیە ئەگەر بەڕاستی ئەم کابرای برایم ئەحمەدە تۆزێ پاک ڕاستگۆ ئەمە ئەوە بوایە دەبوو تۆزێن لەم ئەخلاقیەتە لەم ڕاستگۆیە لەم شەرافەتمەندیە نەقڵ بوایە بۆ کچەکانی. دەبوو کچەکانی هێندەی قورسایی پوشی ئابڕوویان هەبوایە کەرامەتیان هەبوایە ڕاستگۆ بوونایە ئەمەندە دز و جەردە و تەعداچی نەبوونایە. بۆیە ئەگەر سەردەمانێ لای ئێمەی خوێنەر لای ئێمەی قەڵەم بەدەست برای محمد تۆزێ ئەدەبی تیابوو بێ وەکو کۆمەڵێک چیرۆک و ڕۆمان و یەک دۆ شیعر و کاڵ و کرچ کە ئەتوانم بڵێم هەموو ئەدەبیاتەکەی بسووتێنە ناتوانێ تاوەیەک کە دوو هێلکەی تیا سوورکەیتەوە گەرمی بکات. باشە بەڵام دیسان لەبەر خاتری ئەو چەند سەر قەڵەمە ڕێزمان لێگرت. بەڵام کچەکانی کارێکیان کرد کە بە دزی و تەعدا هەموو شەوێ هەزاران هەزار نەفرەت بنێرین بۆ خۆی بۆ برای محمد کە نەیتوانی کچەکانی فێری تەربیەت و ئەخلاقا ئەمەندە دزی و درۆزنی و ساختیشێتی نەکەن بەڕاستی نەبنە فیتنە لە بینی ئەو خەڵکەیە. باشە کەچی کچە دزەکانی ئەیانەوێ برای محمەدمان لێ بکەن بە جۆرج واشنتۆن شتیوانیە بەڕاستی وەرن ئێمە من ئەم شەوەکو ئارام ئەحمەد بە فاکت قسەتان لەگەڵاکەم. جەلال تاڵەبانی نیوەی قەڵاچۆلانی بردووە کە ئێسەش بنەماڵەکەی تایە خۆی ئەو کاتە زت و زیندوو بوو دەباشانی بردووە کە 750 دۆلم زەویە بینای پارێزگار و گردی پارێزگاری یاوە بە کۆسەت کە بڕۆم بزانن چەند ئەوەیە چەند دۆنمە
120 دۆلم زەوی لە گردی زەرگەتە لە ناوەڕاستی شارە یاوە بەنەوە شوام سەفا وەکو ئەوەی مارەی دایکی بێ جەناب تاڵەبانی هەدیەی کاکەنەوەی کردووە 10 ملیۆن دۆلاری یاوەتێ وەکو ئەمەشی لە دایکیەوە بۆی مابێتەوە جەناب تاڵەبانی باشە بە سەدان ملیۆن دۆلاری ئەم گەلەی بردووە و هەر هەمووی تەخشان و پەخشان کردووە بەسەر پیاوەکانی خۆیدا باشە بۆیە نەیتوانی مناڵەکانی فێرکە کە دز نەبن دەستپیز نەبن جەردە نەبن مافیا نەبن باشە بۆیە ئەم یەکەمین دزانە بەڕاستی ئەوەیان بەرهەمهێنا کە ئێستا لە دەڤەری سلێمانیا ڕووەدا قاچاقچێتی مەرزەکان هێنانی تریاک و حەشیش و هێرۆین دەیان کۆمپانیا دزینی نەوت و گاز بردنی شاخ و گرد و قەتپاڵ و زەویەکان سەرانە سەندن و تەعدا هیچ شتێک ئەم باندانە تێر ناکە ئێستاش کوڵەکانی تاڵەبانی زەویان لە سلێمانیان نەهێشتووە لە کەلار و گەلمێنانیان هێشتووە لە قەڵات زێوڕانی و سۆرانیان هێشتووە لە چوار قوڕنانیان هێشتووە هەموویان فرۆشتووە و کردویانە بە پارە بۆیە ئەگەر سەرچاوەکە لێڵ و دز و دەستپیس نەبێ چۆن ئەم هەموو دزیا کرێ بە ئاشکرا ئەمە چ بەرەڵاخانەیەکە لەو ناوچەیە هاتۆتە بوون ئەو شوێنانەی هەزاران پاشە زەویان بەنای یاسایی لێ فرۆشراوە چەند بەرپرسێکی سەربازی و ئەمنی و 10 ملیۆن دۆلاریان پێکۆ کردوتەوە هەر هەمووشی پاڤێڵ و قوباد و شاناز و ئەمانە بەشیان تایە هەیە باشە ئەوەی ئەمڕۆ کرا لە شارەوانی سلێمانی کە وەهاب هەڵەبجێی و پیاوەکانی کردبوویان تەنها و تەنها لەبەر ئەوە بوو کە دزیەکی پشکۆلانە بوو بە پاڤڵیان نەوت بوو بەشی پاڤڵی تیان نەبوو خۆشەویستان لە سلێمانی لە ئاوبارە ڕێگای تاسوجار سووتاندنی سنەوبەرەکانتان بیریێت کە کاتی خۆی من لایڤم لەسەر کرد وە کاتی خۆشی لەگە شەناسا قسم کرد جا شەناسە و عەکتەی هەیە نازانم چی بکەین و ئەم هەموو دزیە هەیە ڕۆڵە و ئەوە ناکرێت کورە تۆ خۆی یەکە دزەکەی کاکە باشە تۆ دەمی باە دەمبانەکەشی ئەم زەریکە درۆکە باشە تەنیشت و پشتی قەبرستانی عەواڵ پاڤێڵ و قوباد گۆڕەکەی باوشی من هی حاجی عەلی لە عەواڵە گۆڕەکەی نەدزی شەرەف و ئەشکێنم پاڤێڵ و قوباد شاناس گۆڕەکەی باوکم لە ئەواڵە ئەو دەوڵەتەن هەمووی دزیوە و ئەرزانە گۆڕەکەی باوکم نەدزن با باش بیزانی هەفتان بەسەر گۆڕەکەی ئەوە نەبێ نەیدزن ئەویش بفرۆشن 4-5 مەتر نازام چەنەیە ئەویش تاڵانی کرد باشە ئاشکە ئێوە شەرەف و ئابڕوتان نییە بەرامبەر مەحەتەی کارەبا زیاتر لە 1000 دۆلم زەویە بەرامبەر دەرگای سەناعی بەکرێجۆ تەنیش مەتاری سلێمانی بەرامبەر دەرگای سەناعی بەکرێجۆ زەوی تەرخان کراوە بۆ خزمەتگوزاری گەڕەکەکانی بیستەکان و تەنی داواچنەکان کانی گۆمە تا تانجەرۆ خوار بەکرێجۆ زەویە کشت و کاڵیەکان خەلیفاوە هەموو بەرپرسانی ئیداری و حکومی و حیزبی ئاگاداری وردەکاری ئەم دزی و جەردەیەی بنەماڵی تاڵەبانی و چەقۆکێشەکانی دەوروبەریانە ڤیدیۆیەکم بینی ئەڵێن ئەم زەویانە ئیفرازی تازەی وەزارەتی پێشمەرگەن وەزارەتی پێشمەرگە هیچ زەویەکی بەسەر پێشمەرگەیە دابەش نەکردووە درۆکەن هەمویان دزیوە لە سنووری سەرشەقامی تاسوجە تەنیش مەعرەزەکانی ئەلوژەگە ئەو دەوروبەرە باشە دایانە بە بەهادین ناوی خۆشەویستان خەڵکی کەلارە ئەوانەیە بەهادین و مەهدی 225 دۆلم زەوی بۆ کە دزیویانە باش نییە جا ئەمانە خۆشەویستان سەدان دڵاڵیان هەیە باشە 6,000 مەتر زەوی دەیانوێت بیفرۆشن خۆشەویستان هەمووی لای دەڵاڵەکان دانراوە لای نووسنگەکان دانراوە ئەمانە نە تاپۆیان هەیە نە ئاویان هەیە نە کارەبایان بۆچێ نە خەدەماتیان ئەوێ نە جادەیان هەیە نە ئاوەڕێ هیچ شتێکیان نییە ئێوە وەکو برادەری ئەمنیۆڕێوەتی ئێوە بیرکەنەوە ئەبێت چەند ساڵێکی تر چی لەو ناوچەیە ڕوو بدا بەڕاستی ئەبێت ئەم بەڕەڵایەت چی بێ وڵات چۆن ئاوایلی ئەکرێ لەلایەن کۆمەڵێ باندەوە وەرن خۆشەویستان ئێوە بە من بڵێن پارتی وێشێتی 32 ساڵە چ شتێکیان دروست کردووە بەرهەم بێنێ بۆ ئەو کۆمەلگای ئێمە جگەل لە ئازاداجیکردن نەوت فرۆشی دزی قاچاقچێتی دە ئێوە پێ بڵێ وەڵا ئەم کارگەیان کردەوە ئەم شەریکیان کردەوە ئەم بەرهەمەیان هێنا ئەتوانن مەسەلەن کارگەیەکیان داناوە 100,000 ئیشی تیاکە یا 20,000 ئیشی تیاکە نە بەس عەزدە ئاسانە داگیریکە بیکە بە بینا بیفرۆشە بیدزە باشە چۆن وڵات ئاوایلەکەی بەڕاستی گردی خەلیفاوە خۆشەویستان ئازەی زەراعی بووە هەمویان تەوان کردووە 25 تا 30 دۆلم زەویە باشە وەهاب هەڵەبجەیی خۆی بە خاوەنی هەموو زەویەکانی دژە تیرۆر ئەزانێ ئیتر ئێمە نازانین دژە تیرۆر خۆی زەوی لەکوێ بەڕاستی
لەکوێ بوو دژە تیرۆر کێ زەوی خەڵک داگیرکە ئەگەر ئەمە تاڵانی نییە چیتر لە زەحمت نەبێ هەموو ئەمانش بە ناوی پێشمەرگە بە ناوی کەسوکاری شەهیدان بە ناوی زیندانیانی سیاسی ئەکرێت باشە 3000 بۆ نمونە پاشە زەوی وەرەگەن عەزیزانی من 200 ئێن بە کۆمەڵی خەڵکی ئاوا کەسوکاری شەهیدی ئەم لە یا 150 ئێنێ ئەو 2800 و ئەوەکەی هەمووی ئەجزن بۆ خوار و ئەیفرۆشن لەژێر کۆمەڵە ناوە باشە بەخەی سیدی کە پیاوی وەهابە و ئەمڕۆ گرتویانە گوایە زیاتر لە 6 عەرزەی فرۆشتووە خۆشەویستان پاشە زەوی هەمووی بۆ هەوی فرۆشتووە بەڕاستی باشە ئەمە ئەگەر پاڤێڵ یا قوبات فڵان لە پشتی ئەم دزیە گەورانەوە نەبن وەهابیش خۆ چۆن توانێت کارەکە خۆشەویستانی من بەتەنها خۆی ئەمڕۆ ئەوەی کرد ئەوە تا پێیان زانرا گوێیان ڕاکێشەوە بەیانەکە بدەر کردووە لەبەرەوەی بەشی ئەوانی تیانە بووە باش نییە ئەگەر ئەوەی ئەمڕۆ وەهاب و ئەوان کردیان بەشی پاڤڵی تیا بووایە ئەوە پاڤەڵ هیچی ناوە دۆکو دێهان نمونەیەکە کە ئێستا بۆتان باسەکەم عەزیزانی من بەڵام بەجزیە ئەمەیان کردبوو لەگەڵ بەخەی سیدیە باشە جا ئەم بەخەی سیدی خۆشەویستان کاتی خۆی لە دژە تیرۆرە لەناو پێشمەرگەکان چوو بوو فیلمی سیدی ڕوت و سێکسی ئەوانەی فرۆشوو بە پێشمەرگەکانی دژە تیرۆر و بە وەهاب و ئالەم بابەتانە ئیتر ناوێ ناوە بەخەی سیدی وەکو شاسوار عەبدولواحید کە ئەویش نیوەی سلێمانی بە سیدیەکانی ئەو هین بوو بەڕاستی باوەڕ بوون باشە دە ئینجا وەرە بەخەی سیدی و ئەمانە بێن وش ئەم وڵاتە ئاوا تاوان بکەن ئێستا طبعا ئەم بەخەی سیدی و چۆچۆ ئەمانە چەند سەعاتێک ئەیان گەن احتیاطی یا چەندێک دووشەی سەر ڕەنگە بۆ خۆی بخواتەوە باشکە دزی خۆیانە باش نییە ئەگینا ئەوانەشین تا عەزە فرۆشن دوایە لە بڕۆ ماڵەوە خۆ حافیزی بێت و ئەلم بابەتانی ناخۆن یان خۆن خۆشەویستانی من بەڕێزان زۆر سەیرە ئەم شەڕە مەسئولانەی وەکو پاڤڵ و قوباد و خولە سەنگاوی و زۆر بەیان یەک ئینسانی شەریف لایەن ئیدارە ناکات یەک کەسی شەریف لای ئەمانە جێگەی نابێتەوە خۆشەویستان باشە هەر هەمووی شێتی خەڵکی خوێڕی سەرسەری دەست بێڕەوشت خەڵکی بێکەسایەتیم داکەتە بڕۆ سەری پاڤڵ و قوباد کیانی دەورایە خولە سەنگاوی کێتی چی فڵان کێ دەورایە هەمووی ئەو خەڵکیان دەورای باس خەڵکی شەریف و محتەرەم و خوێنەوار جێگەی نابێتەوە باشە نازانم کێ سیدی و جەمالە ڕەش و ئاکام و ناکام و پۆڵۆ و مۆڵۆ و تیتۆ و لیرۆز و ئەمانیان لەلایە لاکەتە خۆشەویستان باش یان سەرۆکی شارەوانی چوارقوڕە تۆ سەری ئەم قەشمەرانەکە وازانێ ئارا مەحموود جێ لە خۆشەویستن جا دوای ئەوەی کە من هەواڵەکەم بڵاو کردەوە کە دژە تیرۆر چوون بۆ شارەوانی بۆ سەر بەڕێوەبەری شارەوانی چوارقوڕە دوای چەند سەعاتێ بڵاوکردنەوەیشی بڵاو کردوتەوە ئەڵێ چی سەرۆکی شارەوانی چوارقوڕە سەرۆکی بڵاوکراکەی بەم جۆرەیە سەرۆکی شارەوانی چوارقوڕە لە دیوانی سەرۆکایەتی شارەوانی پێشوازی لە تیمێکی دژە تیرۆری سەربازی یەکێتی کرد لە دوای تاوتوێ گۆڕینەوەی زانیاریەکان لەبارەی زەوی فەلاحەکانی نێو فەرماندەی گشتی و چەندین پرسی دیکەی چەقبەستوم هاتنە باسکردن لە دوایدا تیمەکەی دژە تیرۆر سپاسی سەرۆکی شارەوانیان کرد تۆ سەیری ئەم ساتە چی دیکە ئەمە لە بەرامبەر هەواڵەکەی منە ئەم ڕوونکردنەوەیان ناوە تۆ سێری ئەم دزە گەورەیە بکە ئەمە وا ئەزانێ ئەم عالەمەمی گەمژەیە باشە پیاوی نامرد هەی پیاوی دز هەی سەرۆکی شارەوانی ناویچی ئەو شوێنە با ناوکەم نشونەکەم نووسی بوو چوارقوڕە باشە دژە تیرۆر بە چەک و جبەخانەوە ئیشی بە شارەوانەکەی تۆ چییە ئەمڕۆ لەم کاتەیە بێت کە لە سێمایش ئەوە قەوماوە ئیشیان بەلای تۆ چییە کاکیش مدیری شارەوانی ئەوان کاریان بەسەر لێکۆڵینەوە لە کارەکانی تۆ چییە حەقیان چیە بەسەر لێکۆڵین لە زەوی و زار و فڵان و فیسار و ئالەم بابەتانە کاری تۆ حکومی نییە تۆ سەرۆکی شارەوانی نیت دژە تیرۆر چییە بێ لێکۆڵینەوە تۆ بکا زەحمەت نەبێ ئەگەر ناتوتە سەرێ ئەگەر بە گیر و گازیان نەهێناوی تیمی حکومی بوون ئەمانە خۆ تیمی حکومی نەبوون هیچ شارەوانی بوون نەخەی شارەوانی نەبوون لە وەزارەتەوە هاتوون نەخێ لێشۆ نهاتوون خۆت دەڕوونکردنەوەکە ئەڵێ گروپ تیمی دژە تیرۆر هاتوونەتە سەرم بۆ هاتوتە ناو شارەوانیە باشە ئەگەر من ئەم هەواڵەشم بڵاو نەکردایەتەوە تۆ ئەو ڕوونکردنەوەی بڵاوە کردەوە کونەدەز بەخوا بڵاوە ناکرد ڕاست و ڕەوان بڵێ من وەکو بەڕێوەبەری شارەوانی چوارقوڕە کابرایشی دزم و درۆزنم و ساختەچیم و دژە تیرۆر هاتنە سەرم ئەمڕۆ و مەلەفەکان هەڵامەوە ئەوراق و بێنەوە بەرە و هەموو خستە بەردەست و ڕسوا کرام و تەواو دەژا دژە تیرۆر حەقی چی بەسەر تۆ شارەوانەکەی تۆ ئەخم لەمە تێ ناگەم بەڕاستی خۆشەویستان دژە تیرۆر تیمی بە چەک و جبەرخانەوە بۆیە بۆ سەر شارەوانەکەی تۆ ئەگەر بۆ گرتنی نەهاتووە هاتووە لە کۆنەوە کە لەسەر چی بیکە خۆ حکوومەت نییە دژە تیرۆر چی داخی بەسەر ئەم قەزیەوە هەیە کەواتە درۆمەک باشە
وهمو ئەم دزانش کە ئەیانگرن خۆشەویستان تەنها بۆ چاوبەستێکیە چەند سەعاتێک ئەیانگرن و لە کۆڵینەوە خۆ حافظەکە هەمووی سەرچاوەکە بۆ خۆی دزە بەڕاستی خۆشەویستان سوێن بە گەورەی ئەو خوایە عەزیزانی من پاڤڵ و قوباد و شانازی دزی گەورە نەبن فیل ناتوانێت دزی بکە فیل ناتوانێت پارچەی زەوی بدزی ئاشە ئەوانە خۆزەوی دزن باشە خۆیان نەبێ یەک بەشەر ناتوانێت مەترێ زەوی لەو وڵاتەیە بفرۆشێ ئەم دزان نەبێت باشە گەورەترین دەست توانای بەڕێوەبەری شارەوانی کە ئێستا کیشۆڵێشکیان داناوە بە ملیار دۆلاری بۆ قوباد و پاڤڵ و شانس و لەتیفە بەندا و دەست پیا کردووە ئەو توانای بەڕێوەبەری شارەوانیە یەکەم دەست یەکەم بێ شەرەف یەکەم بێ ئابڕوو ئەو توانایە بۆ شارەزایەتان کە چی دنیایەکی دزی بۆ ئەوەنە دزە گەورەکان چێن لە دەڤەری سلێمانی خۆشەویستان پاڤێڵی ئیبراهیم ئەحمەد قوبادی ئیبراهیم ئەحمەد شانازی ئیبراهیم ئەحمەد لیلۆزی ئیبراهیم ئەحمەد لیلۆزی ئوتو هەتاوی ئیبراهیم ئەحمەد مێردەکەی هەتاو عێزەدین سابیر هێزی حەفتا شێخ جعفەر و کوڕ و برازا و کەسوکارەکەی بە بنەماڵە کە دزن شێخ دلێری ئیبراهیم جەلالی بنیکار و کوڕەکەی سەرۆکی دژە تیرۆر و وەهابە ماسیگر ئاکام شاڵاوی عەلی عەسکەری و کوڕەکەی کۆسەت نەک هەر دزینی زەوی قاچاقشەری دەرمان و تریاک و دەرمانیشەکەن خۆشەویستانی من سەدان دەڵاڵیشیان هەیە لە خوارەوە کە خەریکی عەرزە و مەرزە و ئەمەن و بۆیانەکەنەوە بە پارە ئەوانش خوان دەوڵەمە کردووە کەچی ئەمڕۆ پاڤڵ بەیاننامەیەکی دەرکردووە ئەڵێشی خۆشەویستان تەزبیح و ماڵەوەی بەڵێ خەلیفەی بازانم بەیاننامەکەی ئەڵێشی تخواوە بەیاننامەکەیم لەلاهوو یەک لە حەزب بۆسن بۆ برای خۆتان بەیاننامەکەی پاڤڵ ئەڵێشی ناونیشان و بەرپرسیارەتی خۆی بەکاربێنێ هەر کەسێک بەکاربێنێ بۆ دەستکەوتی تایبەت و کەسی بە تایبەتی بۆ وەرگرتنی زەوی و زار و موڵکی گشتی یاخود فشار بخاتە سەر فەرمانبەر و دامەزا حکومیەکانشی ئەو قسە قۆڕانە بۆ چیەکی پاڤڵ کاکە تو خۆت جارێکت دەباشەمان بەرەوە زەحمەت نەبێ گردی زەرگەتەمان بەرەوە گردی ڕعایەمان بەرەوە بە سەدان پارچە زەویتان دزی لە وڵاتە بمانەرەوە ئێستا باسێکم شەنە چی دزیوە بمانەرەوە زەحمەت نەبێ تۆ قسانە بۆ چیەکەی تۆ خۆت گەمژەی ناوی چییە سۆشیال پۆستاڵ تۆ خۆ گەمژەی ئەم عەلەمە بە گەمژازانی پاڤڵی جەلا تاڵەبانی باش من لێرە ئەگەر پاڤڵ ڕاست دەکات باش ئەگەر ئابڕووی هەیە وەکو وتم ئەمانە تەسلیم کاتەوە بە دەباشانەوە کە 1970 دۆنم زەویە بە قەلاچوانەوە کە نوێ قەلاچوان دزیوە بە گردی زەرگەتەوە بە گردی نازان بە سەدان شوێنەوە هەمووی هەیە ئەوانە هەمووی عەزیزە ڕاعی بووە فەرموو باش بە ئەگەر ڕاستەکەی بەخەی سیدی و مەریوانی حاجی جەمال جیاوازەکەیان چییە دەی خۆشەویستان ئەم جەمالی حاجی ئەم مەریوانی حاجی جەمالە لە کوێوە لە هەواری شارەوە تا مەلا داوود تا بناری قەیوان دراوە بەم مەریوانی حاجی جەمالە بیکە بە مایۆرکا سیتی خۆشەویستانی من باشە فەرقی ئەم جەمالە و بەخە سیدی چییە زەحمەت نەبێ جەمال سەمونیە فرۆش بەخە سیدیە فرۆشێ سەمون و سیدی فەرقی چییە بۆ گەنجەکان سیدی خێری زیاترە باشە بۆ فەقیرەکانیش سەمونەکە خێری هەیە لەبەرەوەی کە برسینە بنوانم بابەتەن ئیتر فەرقی چییە ئەم سەمون فرۆش و ئەم سیدی فرۆش بووە چه جیاوازێکیان هەیە بەڕاستی بۆچی ئەمان لەبەرەوەی کە جەمال و ئەمانە پیاوی خۆیانە و ملیۆن دۆلاری دزیوە بە عەرزە بە بەخاوێرن بەڵام بەهین نایێن باشە بە سەمون فرۆشەکە نایێن بابە عەزیزانی من شێخ جەعفەر چوارچرا و کورتسیتی و خوار چوارچرا و 22,000 پارچە زەوی فرۆشتووە ئەم شێخ جەعفەرە هەدەی کردووە بەدەیان لەش فرۆش خۆشەویستان ئەم شێخ جەعفەرە چۆن لەش فرۆشی مەسەلەن 20 شوقەیاوە 20 شوقەیاوە بە 20 لەش فرۆش باش نییە نەیکردووە بە ناویانەوە بە تاپۆیی بە وەرەقە بە عەقە ساڵە بۆ ئەی لەژێر دەستیان هەر کاتێوتی خەڵا ئەم شەو وەرە بۆوێ بەنەخۆنەکەم کراوەیە یەکسە بچێ بۆ لای بۆ بەنەخۆی کراوەیە ماوە بە پاشتێلانە شوقەیاوە شێخ جەعفەر بە ئافەتی جوان و ئالم بابەتانە باش نییە ئەی پاڤڵ تو ئەمانە نازانی نایزانی ئەمانە دەفەرموو ئەگەر تۆ پیاوی تو مەردی پاڤڵ پچۆ سەر ئەمانە شێخ جەعفەر زەحمەت نەبێ باشە ئەوەی ئەمڕۆ لە شارەوانی ڕوویە عەزیزان ئاقڵ بن ئەمە حسەی خۆیتیانە بۆ پاڤڵ و قوبادە بۆیە وەیان کرد دیارە شتێکی بچووکیش بە گەورە نەبووە نەیکەنا هەڵوێست و بە خەڵکی گەمژە و ئەمانی بفرۆشن خەڵک زۆر لە ئێوە ئاقڵتر و لە ئێوە بەڕاستی هوشیارترە دەواازەی سلێمانی دراوە بە خۆشناو بە نەوزالی نووریبەر ئەمە داگیرکاری نییە زەحمەت نەبێ
نزاری نوریبەر چکە لە کابرایشی قومارچی چییە؟ چییەتە هۆڵندا دەیان $1000 دۆڕێنێ لە هۆڵند گازینەکەی داناخە باش نییە؟ پارە بەم قومارچیانە بەڕاستی مەریوانی حاجی ساڵح و خۆشناو شێخ جعفەر و نۆزادی نوریبەگ و سوزان بەخەی سیدی چ جیاوازێکیانەیە ئەمانە؟ بووە بۆ دزە گەورەکان وایە بۆ بەخەی سیدی داما و شتێکی سەر کردووە ئەڵێ ڕووسیە بۆچی بۆ ئەو ئاوایە؟ قسەی قۆڕە دزێکی بچوو بەڵام دزە گەورەکان ئێوە خۆتان لەڕاستیە کامەرانی تاپۆ مۆزەفێکی قناڵ پچڕا بوو لە شارەوانی سلێمانی ئێستا ملیارێرە خۆشەویستان نیوەی لەندەنی کڕیوە بۆ خۆی کاکە باشە بۆیە عەزیزان خۆشەویستانی من لە سەرانی پارتیجدیگەرن ئەوانە ئەڕۆن و نامێنن بەڵام خەڵک نابێ لەم دەوڵەمەندە دز و ساختەچی و عەزەداژیکەرە خۆش بێ بەڕاستی هەیانە بە یەک ئیمزا بۆ بە ملیۆنێر ئەمە گروپی قەیوان ئەمە مەریوانی سەمون فرۆش ئەمە خۆشناو ئەمە مەلا یاسینی گۆرەی فرۆش ئەمە نۆزادی نوریبەگ ئەمە شاسواری سیدی فرۆش ئەمە کامەرانی تاپۆ ئەمە کۆمپانیای نەجمەدین کە پارەکەی هینی میتە دەیان کەسی تریشێ لەم دز و درۆزن و جەدە و مافیانە کە هەر هەمووی بنەماڵەی تاڵەبانی ئیبراهیم ئەحمەد کردوونیان بە ملیۆنێر و هەمووی بە عەرزە و بە دزی و بە جەدەیی بەڕاستی بوون بۆیە لە هەر ئاڵ و گۆڕێکە نابێ ئەمانە سەلامەت دەرچن ناوی هەموو ئەو دەوڵەمەندانەمان ئاوا لیست کردووە لە هەر ئەگەرێکە یەکەم کەس ئەبێ بچی لەسەر ئەوانە بەڕاستی نابێ ئەمانە سەلامەت بن ئەم دەسەڵاتە ئەڕوا و دەبێ خەڵکی پێش ئەوەی پەلاماری ئەوان بدا پەلاماری ئەم دەوڵەمەندە دز و درۆزن و ساختەچیانە بدا و ئەبێ ئەمانە بە شەرقی زەمانە بکەون بەڕاستی باشە مەسئولینی یەکێتی نەیە نەزانی عەرزە چییە کامەرانی تاپۆ فێری دزی و جەردەیی کردن بەڕاستی باشە ئێستا بە جەمال سەمون و بە کامەرانی تاپۆ و بەمانەڵێن ئەشرەفی شار وەڵڵا زۆربەی هەرە زۆری ئەو دەوڵەمەندانەی سلێمانی ئەو دەڤەرە کە لە دوای ڕاپەڕینەوە لە پڕێ بوون بە کوڕێ دەوڵەمەندە کۆنەکان ناڵم خۆشەویستان یا ئەو دەوڵەمەندەی کە بەکار و کاسی بووە ڕێزم بۆ ئەوانە هەیە هەموو ئێوە بێشەرەفەکانی شارن نەک ئەشرەفی شار ئێوە بێشەرەفترین مەخلوقن لە مێژووی ئێمەیە چونکە نانی دزی و جەردەیە خۆن جا کوێرایمدایە کەسێک وەکو جەمالی ئەم جەمالە خۆشەویستان ئەم کەی جەمال ناویشی ئەم دزە گەورەیە کە دەژە لێرە ناوم هێناوە خۆشەویستانی من ئەمە نییە بڕواتانە بێ ئەم مەریوانی حاجی ساڵح حاجی جەمالیشی عزیزانی من هەر زۆربەی دەوڵەمەندەکان مەسەلەن ها خەڵکی سوالکەر و ئەوانە هەیە مەسەلەن لێت ئەڵێ ئەم ئێوارەیە 50 نەفەرتان بێنش نیستێنێ یا کەبابێ بخۆن بۆ خۆتان دویان زۆر پیاوی چاکە زۆر خێرە منە بەڕاستی یا ئەگە $100 بنێ لەم فێسبوکە جوێن بە ئارام ئەحمەد بە پیاوی چاکە تۆ چۆن وا بە فڵان کەس ئەڵێ تۆ چۆن وا بە کاک شاسوار و بە کاک نەوزاد ئەڵێ بە کاک بەلایاسی بە کاک شێڕێ لەبەرەوەی $100 یاوەتی کورە پیاو بن تۆزێ کاکە کورە مەرد بن کاکی ژیان مەرد باشە بۆیە ئەمە جێگەی داخە بەڕاستی باشە ئێوە بێشەرەفەکان بەڕاستی ئادەی پاڤڵ خۆت و حیزبە سۆشیال پۆستاڵە کرد باشە ئەگەر شەهامەتت هەیە دەوەرە پەلاماری ئەمانە بدە زەحمەت نەبێ من یەکەم کەسم پشتیوانی دەکەم پشو ئەمانە داماڵە ئەگەر پیاویت باشە بڕۆ شاناز داماڵە ئەگەر پیاویت باشە ئەمڕۆ ئەوەی ئەمڕۆ یاریەکە و بەس شتێکی تر نییە بەشی خۆتاییتیانە بووە بۆیە بەڕێوەبەری شارەوانی دەمتەڕ هات بۆ قسەزلانیە کرد باشە بۆیە هێزی کۆمەڵەتان نرد بۆی بە خەڵکی بفرۆشن على ئەساس پاڤڵ ئێوە ئەوە بکە ئەی خۆی ئێوەتان و هەرچی عەرزە و مەرزەیە و قاچاقچێتی هەیە و ئەمە ئەمی داهوری شێرچەنگیە ئەی ئەمە ئێستا کێ زەحمەت نەبێ خۆ لاهوو ساڵێکە نەماوە ئەی چێ ئەم تەق و تۆق و فەرتەنەیە لە پێناوی داگیرکاری عەرزە و مەرزە و دزی و جەردەی و قاچاقچێتی دەرمان و تلیاک و ئەلەم بابەتانە هەی درۆزنانە ئێواتان نێوی ئێوە ئەبوایە لە مای 1 ساڵە ئێستا ئەو ناوچەیە شامی شەریف بوایە ئەی بوو بە جەردەخانە بوو بە مافیاخانە بوو بە دز و جەردەخانە زەحمەت نەبێ عزیزان ژنی قوبا تەڵەبانی ڕێکخراوەیەکی هەیە مانگانە $1 2 ملیۆن وەرەگرێت یەک ئیشی لە سێمانیە ناکە هەمووی لە هەولێر دۆکە ئەیزانم بۆچی ئەوەکە لەگەڵی کاکنێکی لە عێراقی خۆش کاکنێکی ئەچۆن کۆسرەت هەموو سەرمایەکەی بر بۆ هەولێر خستێگەڵ باش نییە ئیتر بۆچی ئەڵێن وڵا پارتی عقوبەی سێمانیەدا وەزای خەڵک جێلە خۆ من هەموو تەمەندیشی بنەماڵی بازاری بووم پارتی عقوبەی سێمانیە یارنەمای تاڵەبانی و چەتەکان یەکێتی عقوبەی سێمانی ئەدەن 30 ساڵی ڕەبەقە واللهی دلۆکە والله خوێڕیترین پارتی لە ئێوە شەریفترە با باش بیزانین
خوێتین پاتی لەبەرەوە بە ئاشکرا دزە ئێوە سەختە چی بەڕاستی باشە چونکە تۆ وەکو پاڤڵ ناڵێ کاک مەسعود مامی گەورەمانە دەو مامە گەورەیە تۆ شەریفترە قۆنەکەیش تۆ پیاوترە چکە مامتە من مامم زۆر لە من پیاوترە مامی خۆ تۆش مادەم ئەڵێ مامە مەسعود یعنی تۆ لە ئاسی پیڕاوەکانی مەسعود بازرگانی یان ڕێوازفایەقی دزی ساختەشی ڕۆژ دزم کە بە بنەماڵە فاسد بوون بنەماڵی ڕێوازفایەق ئەمڕۆ ئەڵە چی بە بۆنەی ساڵێت لەدایک بوونی سەرۆک بازانی بە گەرمی پیرۆزبایی لە پارتیەکەم باشە بەڵێ بازانی سەرۆکتە سەرۆکی باوکیشتە سەرۆکی پاوڵ و قوبادیشتە هیچان نازیشتە باشە پێتان خۆشە خۆ بەڵام داخەکەم حیزبەکەی تۆ دێیان ساڵ هەزاران کوڕی کوردی بەکوشدا بە شەڕ دژی بنەماڵی بازانی وتان ئەوانە خێڵەچین ئەوانە بنەماڵەین ئەوانە کۆرە پەرستن ئەمانە ئەمن ئەوەن ئێستا خۆتان بوون بە نۆکەریان والله خۆشەویستان 30 ساڵی ڕەبەقام ئەگەر داشاخەکەی جەلال تاڵەبانی بنەماڵی بنەماڵی تاڵەبانی نەبووە پارتی نێبوو بە کەڵەکان لە کوردستانە هەمووی ئەم بێشەرەفانە ئاوایان کردا لەو کوردستانە جەلال تاڵەبانی خۆی قوت بەناو شارەگەڕا دەنگ بن بە کاک مەسعود بۆ سەرۆکی هەرێم و ئالە بابەتانە ئەمانە وەیەکی بۆ پارە بەخۆشەویستن ئەو قوبال جەلال تاڵەبانیە مانیانە 30 ملیۆن دلار ئەبا بۆ دوبەی کە پارە وەرەگرێت باشە پاوڵەش فشارەسی خۆشەویستانە ڕۆژانە ئەگەر عقوبەی سێمانی بدرێت لە حکومەت دەکشینەوە ئەگەر شەریفی درۆ ناکەیت قوبە پاوڵ دەبا قوبادی براوە بڵێ کە قوبادی برا لە حکومەتەکایە جێگری مەسوورە ئەگەر شەرەف و هەیە ئەگەر ڕاستگۆی با قوبادی برات ئەو قسەیە بکات لە تەلەڤیزیۆنەوە بڵێ ئێمە لە حکومەت کشینەوە ئەگەر ئەمە نەبێ ئەوە نەبێ ئەوە نەبێت ئەگەر پیاییت تۆ چی لە حکومەت بکشیتەوە براکە هەمومانێ 30 ملیۆن دلار وەرەگرێ بۆ خۆی لە قاچاقی و لە دزی و لە پارەی نۆت و ئەلم بابەتانە تۆ درۆ بۆ چیەکەیت خودی خۆت وەکو پاڤڵ هەر باسی هەموو شتەکان ناکەم کە ئێستا 40 ملیارد دلار دزیوە پاڤڵ جەلال تاڵەبانی لە بازگەی مێرگەپان ماوەیە بەر لە ئێستا یەک کۆشکی کڕیوە لە پۆڵۆی کوڕی شەڵاوی عەلی عەسکەری بە گەورەترین باخەوە کە بە 6 ملیۆن دلار کڕیت باشە 200 کەسی سەربازی تیادا ناوە لە دەوروبەرە چەندین ڕەبایەشی لە دەوروبەرەکە داناوە باش نییە جگە لەمە زۆربەی زۆری عەزەکان داژی کردووە جا بۆ نمونە من عەزێکم هەیەیتە سەر من ئەڵێی کاکەم عەزەی بفرۆشی بە ئێمە بۆ پارەیە نێشی فروشێ داگی دەکەین بە شەق لێمە سێنوتەوە ئەلم بابەتانە هەر ئاوا خەریکی داگی کاین باشە ئەم شەنازی بڵێ ئەحاڕەش کە لە بلەندەنە ئێستا بای 10 ملیۆن دلاری دزیوە هەیەی لە پشتی گارنسیتیە چییە بەرەو بەرزایەکانی سێمانی لەوێوە هەمووی سیاج کراوە هەموو خەڵکی سێمانی ئەیبینی خۆشەویستان کە 100,000 متر ئەبێلانی کەم هەمووی شانە سیاجی کردووە بۆ خۆی باشە وەکو ئەم شارە ئەم ناوچێ مورچی گۆڕەکەی بلێ ئەحاڕەش و جەلال تاڵەبانی بێ هەر هەمویان دزیوە خۆشەویستان کردیانە بەناوی خۆیانەوە کەچی فشارشتان بۆکن ئەمڕۆ وڵا پاڤێڵ کۆماڵی نەتەوەسە شارەوانی گروپی مافیە قسەی قڕبۆشیەکەی وەها هەڵەیەش هەڵەبجەی بۆ ئەوش ئێ بەشی خۆی بجێت و چەند ملیۆنێکی دزیوە و کۆمەڵی خوێڕی نردووە ئەمڕۆ بۆ ئەو مۆزۆعە و تەواو ئەگەر پیاوی فەرموون لە ئەوشی هەڵە لەو کابرایە لە وەها هەڵەبجەی تی فەرموو باشە ئەوەش نیت چکە دزە گەورەکە خۆتی دەڕاستی ئەمە ئاسی مەسەفە باشە یەک پرسیار پۆڵۆ ئەمێری چی بوو مناڵی دوێنێ لوتی گرەی جیان دەرەشی ئەم پۆڵۆی شەڵای عەلی عەسکەریە باوکیشی کۆنە باسی بووە جادا خێڵ لێڵەن چی وڵا عەلی عەسکەری نازانم شی و ئالەم بابەتانە باوکم بە ئەڵڵا ئێمە تەڵام من لەبەر براکانی تری کوڕەکانی عەلی عەسکەری برایان هەیە کوڕی چاکە من ڕێز و احترام بۆی هەیە بەڵام ڕێز و احترام بۆ شەڵاو بۆ کوڕەکەی نییە لە ڕاستیە بەڵام بەڕاستی من بە هەموو براکانی تری شەڵای عەلی عەسکەری دەڵێم وەڵڵی کاکە گیان ئەم شاڵاوە ئەم پۆڵۆی کوڕی ئەم شاڵاوە ئەشۆ بالله حەیە بۆ شهید عەلی عەسکەری نێشتەوە بەخوا حەیە بۆ نێشتەوە کاکیشی بەخوا لەبەر خاتی ئەوانەی تر نەبووە کە کوڕی چاکیان تێیە بێسە بە عەلی عەسکەری شەهات مەخوارەوە لەبەر حرمەتی کە کوڕی چاکیان تێیە قسە ناکەم بەڵام شاڵاو و کوڕەکەی شاڵاوی عەلی عەسکەری پۆڵۆی چییە بەخوا عەلی عەسکەریان بەدناو کردووە باش بیزانن پێویست ناکە خۆتان لە منی ببیستن ناو خەڵکا بەڕاستی خەڵک ئەوە قساکە بەداخەوە دەڵێ چی تۆ خۆت و براکەت کە قوبادە یەکەم دزن هەردوو ژنەکە و دزە هەردوو ژنەکە دەڵێم ها پاڵ باشە من ژنی گۆرانی بێش ئەزانم خۆشەویستە ژنی گۆرانی بجارێ ڕۆژێک ئەگە ئاوە فێم لێ ها و شێوێ فێم لێ هاتە ها جا من جاجارە کە فێم لێ بێ یەم هەرچی شتە ئەیلەم خۆشەویستە جارێت یاخوا شانستان بێت و ئەو فێم لێ نێت کە فێم لێ ها و تووڕەکرام و فشارم کرا ئینجارە من ئەزانم چێڵم ژنە گۆرانی بێشەیە کە بە ناو ڕسم دەدامە
لە پاڤڵی جەلال تاڵەبانی شوقەی وەرگرتووە سیارەی وەرگرتووە هەموو مانگێک نزیکەی 1700 دلار پارە وەرەگرێ ئەمە جگەل لە شتی تر تەنها و تەنها هەفتانە یەک شەو بێت بۆ لای پاڤڵ شەوەکەی بۆ گەرم کات باشە قوبات تاڵەبانی هەوڵی کوشتنی کەسێکیدا کە ناوی بەختیار کاوانی بوو ئەزان بۆ قوباتیش پەیوەندی سێکسی لەگەڵ ژنێکی هونەرمەندا هەیە لە کاتی خۆیان باسی ئەویشەکە باش نییە بە بەڵگەوە هەر هەمی ئەوانش بڵاوەکەمەوە بعد بێنێ بۆ کاتی خۆی وەکوتم کە فێم لێهاوە ئەو کاتە ئەیبین حیا و حرمەتان پێوە ناهێڵم بەویژدانم با باش بیزانم تاوا خۆ من تازە کوردستان دەست دەرچووە و 27 ساڵە کوردستان نەبینیوتەوە کەسم کارم هەرچی هەمووی تیا چوون و ئاگام لە کەس نییە و هەموو دابڕاوم لە هەر هەمویان و قەسەم بەخوا بنەماڵی تاڵەبانی بنەماڵی برای محەممەد سەران یەکێتی ئەتان کەم بەتاکە پێڵاو ئێمە ناوژوی نووسنەکاتانەوە با باش بیزان کارێکتان پێ یەکەم بەهشتێک نەکرابێت باشە و ئەیزانم بۆچی تەقە لە بەختیار کاوانی کرد بۆی چێ بخەیتە شوێنەکەی قوبات تاڵەبانی لوس فلیمە هەیە تۆش با باش ڕاستی بزانێ باش نییە چونکە ئێستا پاڤێڵ و قوباد و مەحموود سەنگاوی و ئەم دژە ترۆرەکان و ئەمانێکی ئێستا هەن ئەمانە عەزیزان حورمەتم بۆ ئێوە هەیە بە مێشک بیر ناکەنەوە هیچیان بە ناوگەڵیان بیرەکەنەوە بە ناوگەڵیان ناوگەڵ ئەڵێ ئەمەم بۆ بکە ئەڵێ بەسەر چاو ناوگەڵ ئەڵێ کێکاوانی لابا ئەڵێ بەسەر چاو ناوگەڵ ئەڵێ فڵانە ژن ئەوەی پارە بەڵێ ئەڵێ بەسەر چاو یعنی ڕێگوە حتا ژنەکانیشیان هەر بە ناوگەڵ بیرەکەنەوە پێتان ناخۆش نەبێ ها ژنەکانیشیان هەر وایە وە شتێکی عەجیب و غەریب نییە ژنەکانیشتان لەگەڵ ئەم مەسئولیتر و ئەو مەسئولیتر ئەو پێتە خەڵکی سێکتۆر ڕابواردنە و دوورگەڕی مەجلیسەکە کە گوێ لێمە بە ناوگەڵیان ئەوانیش خەریکی کوڕووکاڵ و ئەلم بابەتان و پارەیان و پارەیان بەوتەوە ئەوەیە کاکە ئێوە بەمانە بیرەکەنەوە بە مێشک بیر ناکەنەوە بەڕاستی ئەگەر لە ژنەکان و لە پیاوەکانتان ئەو دووشتە بسەنەوە تەواو بیرکردنەوەتان نامێنێ ئێوە بەڕاستی ئەوەیە قوبات تاڵەبانی تۆ ژنەکەت گەوەتین مافیە لە هەولێرە حسابی یەک توولی قڕاویشی بۆ ناکە بە باش بیزانیت وازانی من ئاگام لێ نییە پاڤێڵ هەردوو ژنەکەشی دزن کاڵێم هەردوو ژنەکە خۆ زیان چیڵم ها پاڤ خۆ باشە زانیانم چی کە دوان دوو ژنە هەیە لە پاڵیەکە بە ماڵ و تەلاق بۆ ناڵێم هەروە هەر بەنێرەکەی دوو ژنە هەیە لە کاتی خۆی ئەوش باسەکە باشە جا لەم ڕۆژانە سەیرەکەم کۆمنتێکم بینی بۆیان نردم برادەرێ لیلۆس قوشەکەی هێرۆ هەتاوانە باسی منەکات باشە تعلیق لە من هەیە منەکا بەهین بە تەها حسێن هەیە ڕەخنەگرێکی میسری و ئەدیبێکی گەورەی ئینە تەها حسێنی میسری ئیهانە بە منەکە ئاواکە لێرۆ بە لیلۆس جارێکی تر نەخەڵە تابی بەدەم خەویشەوە ناوی ئارام حوبێنی لیلۆسی برای محەممەد پیاڵاوەکانی تەها حسێنی کە ڕەخنەگرێکی نووسەرێکی میسرە لە هەموو بنەماڵەکە شەیترلاوی پیاوتر یەک جاری تر لیلۆس ناوم بهێنی چەند زەردەواڵە پێوە یاوی هەرمی باسەکە لە لەندەنەوە حتا دەباشان تا ئەو شوقەیەکە ئێستا یەک کاتی شوقەکە هەمی داژی کردووە چی زەردەواڵ و شەنگەسوو لە پێوە یاوی هەرمی باسەکەم بۆم بۆ ئەو کۆمەڵگایە حیاتان پێوە ناهێڵم قەسم بەخوا ئەبم بە شێخ ڕەزا بۆتان باشە ئەبم بە شێخ ڕەزا بۆتان شەرەفتان ئەخەمەژێ پێڵاوەکانمەوە کەرامەتان ئەشکێنم تووڕەم لێتان چونکە من ئەوە تەمکەی بێنی هیچم نییە لە دەستی بدەم خۆشەویستان هیچم نییە بەڕاستی نە ماڵم هەیە نە سامانم هەیە نە سیارەی جوانم هەیە تێگەیت وەڵی سیارێکم پێ ئێستا فیڕێ نازانم دواکەی چیتی شکاوە خۆکی فیڕێ بۆم لە کەتاکە ڕۆم یەک ئەم بەراورد خەڵی گوێریە تێگەی لەبەر ئەوە شەرەفتان پێوە ناوم خۆشەویستان ئێوە ئەمە تێبگەن ئەمە ئەم عەزیزانی کە گوێیان لێمە ئەمە لای خۆتان هەڵگرن ئەمانە ئابڕۆیان پێوە ناوە اینجا لێرەیشەوە پەیامێکم بۆ ژنەکەی مەلا بەختیار هەیە منەفێکم لەبەردەستە ژنەکەی مەلا بەختیار باسی کۆمەڵشیتر ناکەم قەی ناکەم باش هەڵگرم بۆ کاتێککە فێم لێ لە تەوێڵە باوکە لەگەڵ پیاوێکی ترا عەزە و مەرزەیان هەبووە خانوو بووە تۆ ڕۆیشتوویت هەمووی کردۆ بە خانوو بۆ خۆت بەبێ ئەوەی حساب بۆ بەرامبەرەکە بکە ئێستا بەرامبەرەکە لە تەوێڵە شقاتی لێ کردویت لەبەرەی مەلا بەختیار مێرتە نایاڵی ئەو کات مافەکەی خۆی بدەرەوە بۆ زەلامە ناوی زەلامەکەش ئەبەم ڕسمی خانۆکەشم لەلایە بە کۆنی لەلامە کاتی خۆی کە تێک چووە لە کاسەتی ئەینا لە کەوتێک هەڵجێکی میاباران کرا و کوردستان ئەو مەملەکەتە ڕووخاوانە ئەوەشم لەلایە لەبەرەوە بەژنەکەی مەلا بەختیار تەوێڵە مڵکی باوکوی نییە ژنەکەی مەلا بەختیار ناوی چی ئەم خانمۆڵەکەی جا جوانکیریش باش نیە تۆش ئەو خان ئەو عەرزەی کە ئەو خانە کردێتەوە هی خۆ نییە
هی پیاوێکی تری شەریکە لەگەڵا کوڕەکەی ماوە شکاتی لێ کردووی بە زووترین کات ئەو کێشەیە چارەسەرکە پارەی دزی لەلایەک ژنەکەی مەلابەختیار پارەی چاکی دزی لایە بڕۆ لەگەڵ کوڕەکە قسە بکە و پارەکەی بەرەوە هی عەزە و مەزەکە و بە زیایشەوە خۆ پشتی پێوە نێشاوە کاکەش خۆ ئارەقی بۆ نەکردوێتەوە هەمووی پارەی دزیە هی ئەو میلەتێ دزیوتانە بەڕاستی بچۆ ئەوش بدەرەوە لەبەرەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەمانە بەس من ئەیان ناس ئەمانە چ بێشەرەف و بێقیمەتێکن بۆیە کە من ئاوا قسەکەم بە توندی من دڵداری ناکەم عەزیزان کەس نەڵێ ئارام ئەحمەدەوە بۆچی جوێنێ من جوێن نایم کاکە کابرا دزە لەم دزە کابرا جەردەیە لەم جەردە وەڵڵا خۆشەویستان بە گیانی ئێوە بە گیانی ئەو ئارام ئەحمەدە ئەوەی ئەمڕۆ ئەوەی کە ڕوویاوە لە سلێمانیە هیچ نییە تەنها وەهاب هەڵەبجەیی ویسوێتی کۆمەڵی عەرز بدزێ بە پاڤڵی نەوتووە پاڤڵیش یەکسەر چوو ئەم گروپەی نردوو بۆی نەهێلێ بکرێ لەبەرەوەی بەشی خۆی نەبووینە هیچ لە ئارایە نییە کاکە وەڵڵا یەکەم دەست جەلات تەڵەبانی بوو قەسەم بەخوا یەکەم دەست پاڤڵ و قوباد و شەرەز و ئەلم بابەتانەیە وەڵڵا بە ویژدانم هەمووتان ئەو ڕاستی باشە زانم 30 دانە ساڵە ئەو وڵاتە چی ئەدزێ سەلانێکێتی دزیوێتی لە منتیقەی سلێمانیە لە دێگەڵە بەولاوە بنەماڵەی بارزانی دزیوێتی ئەمە حەقیقەتە و تەواو لەبەرەوە پاڤڵ جا هەتی یەکشتێکی نووسی بوو بۆیان نادم ناوەکەی هەر ناویشی نابم چووە لە پاتاڵە من کاتی خۆی بەڕێوەبەری شارەوانی کوێ بووم و ئەی ئافرم سەرۆک پاڤڵ تۆ چووی نازانم چی کردووە کورە هەیداوە شەیدا ڕزا و بۆ خۆت بووێنی تۆ ئەوەی گەمژەی نازانی کە ئەمانە درۆیە تۆ نازانی ئێسا شاناز و بنەماڵی ئیبراهیم مەحموود و جەلال تاڵەبانی و فڵانجە چیان دزیوە لە میلەتە نازانی شێخ جەعفەر چی دزیوە یەک کات ئێمە ئەگەینە قەناعەتی عەسڵ ئەویش ئەوەیە دەست بگیری بەسەر سەبەت و سامانی بنەماڵی ئیبراهیم ئەحمەد یەک بە یەک بنەماڵی جەلال تاڵەبانی یەک بە یەک سەرانی یەکێتی هەر هەمویان ئەو کاتە لە دادگایەکی ئاشکرایە تەواوی ئەو سەبەت و سامانی کە دزیوتانە لە ناو لە دەرەوە سەدەمی شاری ئێران ئەو کاتە اینجا ئەتوانین حەقی حەق بدەینەوە بە مۆزوعەکان یعنی ماف بجەڕینەوە بۆ مێژوو و ماف بجەڕینەوە بۆ خەڵکی کوردستان بەڕاستی ئەو کاتە ئێمە ئەتوانین دەنا ئەم قسە قۆڕان نەکات دەبارەیەکەمەوە خۆشەویستان ئەوەی ئەمڕۆ ڕوویا سیناریۆیەکی پاڤڵ و قوباد و ئادەم بابەتانەیە وەهاب هەڵەبجەیی ماوەیەکە دەستی کردووە بە دزی هەستاوە ئەم بەخەسیدی ئەم ناوە بەخەسیدی شانازە سیدی بەخەسیدی ئاینەدە بۆ شارەوانی و ئەمیش گروپێکی نردوو و ئەلەسا شتێکی ئەنە بابەتانەیە هەمووی درۆیە ئەم شتانە خۆشەویستە هەمووی درۆیە دزە گەورەکە پاڤڵە دزە گەورەکە قوبادە دزە گەورەکە ژنەکانی پاڤڵ و ژنەکەی قوبادە دزە گەورەکە شانازە دزە گەورەکە لیلۆزە دزەکە هەتاوە کچەکانی ئیبراهیم ئەحمەد ئەم شەوی لە هەموو شێژی ناخۆشتر بێ و ئەم تۆپەڵە کچە بوون بە بەڵا بۆ خەڵکی سلێمانی بە دزی و بە تاڵانی بە بێڕەوشتی شەر بێ بە شەرتی خوا یەک کاتان پێ بکەم بەس من ئەتوانم پێتان بکەم بە بای بیزانم ئەوەش بزانن ئارام ئەحمەد واسان لێ نایەنێ ها قێسیش مەیە سوێن بەخوا حتا ئەو ڕۆژە لەم دنیای مە من قسە بە ئێوانم باشە دان لە دەن ئێستا 28 دانم ماوە 28 دانم ماوە هێشتا ئەو تەمەن بێ بە 50 ساڵ 28 دانم ماوە بەخوا بەشی 28 ساڵی کێشەکەت باشە نێژ بێ ئەیکەم بە تاقم تێگە ئەی بینی ئالیشە بە تاقم هەر پەلاماتانی هەر ڕسوەتانەکەسی لەناو خەڵکە لەبەرەوە فشە نەکەن بە هیچ جۆرێت باشە کورە پاڤڵ سیدیە کورە شانازی سیدیە کورە پاڤڵ کورەمانە عەزیزان ئەگەر باسی بێئەخلاقی ئەمانتان بۆ ئەکەم ئەگەر ڕۆژێک فێم لێ ئەم باسە یەکەم ئای ئەمانە چیەکەن خۆشەویستان دگل دان حەشە خەمی سایەتێ بە بۆشازایتە ئەو من خۆم باسی ناکەم بێئەخلاقی ئەمکو ئەمانە دنیایە خۆشەویستان بە قەسەم بەخوا قەومی لووت باشێ لەمانە کاکە قەومی لووت تێگەیت شەوانە فەرتەنەیەکە شەیس و سەق سەحەبی خۆی داناسی بەژن و بە پیاوێنەوە بەڕاستی باش نییە لەبەرەوە فشەفش نەکەی پاڤڵ و ئەلم بابەتانە ئەوەی ئەمڕۆ ژۆک و بۆم باشکردن هەر ئەوەی هیچ شتێکی لە ئارەیە نییە و کەس خۆی تێگەنەیە ئەم مۆزوعانە و ئەگەر وتی وەڵاوە پاڤڵ سەرۆک پاڤڵ نازان سەرۆک پاڤڵ تخوا زەلامەیە لە خۆ بێ بەڵا وەڵامی سەرۆکم وەڵا سەرۆک پاڤڵ هاتوو نەیشت ئەمەکە قسە قەڕانجی دەوەرە ئەوانەیە کە بۆم باسکردی زێ زەحمە نەبێ وەرە پاڤڵ من بۆ لیستەکەم خۆت چی دزیوە باوکشی دزیوە شانازی و چی دزیوە لەتیفە بەندادز چی دزیوە بەرهەم ساڵح بەرهەمە لووس چی دزیوە زەحمە نەبێ باشە محمود سەناوی چی دزیوە زەحمە نەبێ هەموو سەرانێکی دیوازم چیان دزیوە بە ڤێرلایانەوە بە عەرزەیانەوە بە باخیانەوە بە نازانم چیانەوە ئەگەر پیاوی دەخۆت و دەست پێ بە زەحمە نەبێ
هەتا لە خۆتەوە دەست پێ نەکەی چونکە عەزیزان ئەڵێ ئاو لەسەر چاوەکەوە لێڵە ئەم ئاوە لەسەر چاوەکەوە لێڵە وەڵڵا خەتای وەها بڵەبجێژ نییە وەها سێرەکە کە تۆ سەریکە هەمووتان ئەبێ ئەوە بزانن ئەگەر باوک دز بێ بخوا کوڕەکەشی هەر دزە بێت تەقریبەن تا حەدێک ڕەنگە سەد بکە بەڵام هەر دزە بێت باش نییە ئێ پاڤڵ و قوباد و ژن و کچ و کوڕتان هەمووی دزە وەهابیش دزە بێ لەگەڵ ئێوەیە وەها بچی بکە کاکە ئەویش دزە بێ لەگەڵ ئێوەیە ئەویش ئەوێ دەوڵەمەند بێ زەحمەت نەبێ لە ئەڵمانیاشتی کردووە لە بەریتانیا کردوێتی لە دوبەیشتی کردووە جا دوبەی کانگای فەسادیە بۆ هەموو دز و گەندەڵ و مافیاکان لە ئاسی عالەمە باشە هەرچی دز و جەردە هەیە لە ئەفغانستانەوەشێ بۆ دوبەی لە سلێمانی و هەولێرشن بۆ دوبەی دز و جەردەکان لە ئێرانەوە ئەشن بۆ دوبەی دز و جەردەکان کە ڕاکەن هەمووی ئەڕۆن بۆ دوبەی چونکە پارەیان پێ دوبەیش پارە پێ بێ مهم نییە مهمەیە پارە بێ ئیتر بخۆ دزی جەردەی کێشە نییە لەبەرەوە لەو جاتە کاتان ناکوژم حرمەتێکی زۆرم بۆ ئێوە جێگرانی خۆشەویست هەیە من هەر لە خزمەتتانم بەڵام ئەوەی ئەمڕۆ سینارێکی گاڵتە جاڕانەیە وەهاب هەندێک ویست مەجموعەی عەرزە بدزێ پاڤڵی ئیمانی نەمابووتبی چۆن تۆ دزیەکەی ببێن ببن بڵێ حەوەش پارچە وزان بۆ خۆمان بیفرۆشین ئیفرازی گەن بۆ نایالیوان وەڵحاڵ نەیەش بیکە هەر ئەمەی و تەواویشتێکی تر نییە هیچ قیمەتێکی نەڕاستیە لەبەرەوە پاڤڵ خۆی یەکەم دز و دەمپیس و درۆزنە ئەو پاڤڵە کە یوت کورە عەزیزان ئینسان ئەزانین چۆنە من یەک قاعیدەمەیە خۆشەویستان کە ڕەفاقەتی زەلامێکم کرد پێم شەرمە هەتا ئەمرم سوکاتی پێ بکەم مەگەر ئەو دەست پێش خەریکا سوکاتی پێ بکات ئینا پێم عیبە بەڕاستی تو وەرە پاڤڵ ئەوەندە شەلاتی بیت لە تیڤیەکەوە بڵێ ئەژی ئەمین ئەژی ئەمین بە پۆستاڵ کاتیۆم کردووە دێ باوکم قەسەم بەخوا پۆشەڵەکە هەموو خۆت و پاڤڵ و بنەماڵەکەت نابنە پۆستاڵیش باباش بزانین یعنی تۆ لەگەڵ ئەم ئینسانە سەتان جار دانیشتویت نانی لەگەڵا خواردووە پێشتر ئەدوو ئێستا دژە ترۆر باشترین سەرۆکی هەیە کوجا بۆ باسی ئەژی ئەمینەکەم کاکە تۆ بۆ ئامۆزاکەی خۆت کە لاوەی شێرجەنگی بوو ئاواکەی بۆ پارۆ بۆ ئەلم بابەتانە فرۆشت تەمە چی پێڵۆ کاکە کەم قەسەم بەخوا هێرۆ تۆ لێ کرد ئەو پاڤڵ جەلال تەڵەبانی خۆشەویستان یەک بۆ کە زیاد بوو لەسەری هێرۆ تووشی شەلەن کردووە بە باش بزانین برادەی لەم ماوەیە چوو بۆ دەباشە وتی کاک ئارام کە چوو بۆ ئەوێ کاتێکم زانی ژنێ سەیە دابەزی و ڕای کرد بخوای ئەو ژنش چیەشێت وتی ڕێگە دوو سەلماشێتە وڵا ئەوان کەسێکەکەم ئەمە هینە ئەمە هێرویە بەپەلە گرتیان بدیان باش نییە ئەوەی لاتووە شێت بۆ بەڕاستی بۆ لەبێ پاڤڵ لەیا بوو پاڤڵێک بۆ کە زیاد بوو لەسەر ژنێکی زەعیف و داماوە هێرۆخۆ بەشێک کە بام گۆشتی پێوە نییە مەگە ئوتویکەی داماوە باش نییە وڵا ڕێک و پێک تووشی ئەوە هینی کردووە ئەو هەزار دەردی کردو بۆ خۆی هێروی ئاوا لێ کرد لەبەرەوە تۆ وەفا بۆ دایکە نەبێت وەفا بۆ ئامۆزاکانی خۆ نەبێ وەڵای برا وەفا بۆ کوردیش نابێ قەسەم بخۆ دە بەخوا وەفا بۆش کەسێ نابێت بەخوا چۆن وا بە لاهوروت وا بە ئەژی ئەمینوت بەخوا هەروە بە هینج ئەڵێ سبێنی بە نایشی بە ئەمانە دەوروبەری خۆت بەرامبەر بەناسەم هەرمیە تەواو من ئیتر کاتان ناکوژم خۆشەویستان عزیزانی ئارام ئەحمەد خۆشەویستی بۆ هەر هەمووتان هەیە من لە خزمەتتانم دژی گەندەڵکاران دژی زوجەتەکان بەڵام ئەوەی ئەمڕۆ هەر ئەو بکەوتم و خۆتان بۆ شتانەوە ماندوو مەکەن دژی گەورە بنەماڵی ئارام بنەماڵی ئەبراهیم ئەحمەد دژی گەورە بنەماڵی جەلال تەڵەبانی ئەمە قاعیدەکەی تو تەواو دزە گەورەکان ئاوان هەموو ئەوانەیشی کە ئێستا سەریان بۆ پاڤڵ شۆڕ کردووە لەو نیە لەبەر لە پاڤڵ بترسن ها محموسانی لە پاڤڵ ناترسێ لەبەر پارەکانێتی پارەی باشی دزیوە مەلابەختیار هەر بە هەماش کرد مەلابەختیار کشەکانیشی تۆرە و ناتون بۆ سوید پێم وایە بەلای دایکیان لە پاڤڵوانە ڕایان کردووە پێچێ و پارە بڕینش ئەگەر ڕاستگەی ئیلاقی بەسەر ئەو مۆزوعەوە بێ خۆشەویستانی من ئەوان دێتەوە سەرسەری خانەیە بەڵای سەرسەری خانەیە مەتیقی سلێمانی خۆشەویستان بەداخەوە ئەو شاری سلێمانیە کەوتە دەست دوو بنەماڵی سوڵکەری هەتی و مچەی بێتەریخی وەکو برای مەحموو پاڤڵ قوباد بەداخەوە لە سلێمانی خاوەنی حەبسەخانی نەقیب بووە ئێستا خاوەنی هێرۆ شاناز و لیلۆزە وەرە خوایەجان وەڵڵاهی لیلۆز لەسەر ئەو قسانەی پێوتوم ئەبێ یەکە زەردەواڵەکان ڕێسکەم کە پێیانەوە یاویت زەردەواڵ و شەمەسوورە تێگەیت جا پێنج جوونیەکان زەردەواڵە ئێوە پێڵێن چی پێڵێن زەرگەت شیکوای پێڵێن خەڵکی سلێمانی بەڵام ئێمە زەردەواڵە و لەگەڵ شەمەسوورە شەمەسوورە سوورە گەورەکان قەسەم بەخوا هەمووی باسەکەم یەک جاری کە باسی بکەیت نەخەڵەت ئەبی ها مشێ دەبن تۆ باسم بکەیت ناویشی ئەوە لیلۆزە لمۆزە چییە دێڵە خواتان لەگەڵ عەزیزانی من حورمەتێکی زۆرم بۆتان هەیە باوەڕ بەوانە نەکەن هەمووی فڕۆفیشاڵە وەکو وتم سەد بارەیەکەمەوە وەها بەدەست
ئەمڕۆ ویسبووی مەجموعە عەزە بزێ بەدزی پاڤڵ هۆ پاڤەتی چۆ بەدزی بنێگە کوڕی باشکە عیبە ئێمەش ئەهلین و ئەهلی دزین و بە تا ناکمێ و کارێکی زەحمە نەبێت بڕۆ یاڵڵا خواتان لەگەڵ بەخێرچ